ئەمڕۆ ڕۆژی گیانی چاوانە چایەکە میشتاڵە وڵای منیش تاڵە شەکری تیا نییەوەی من بۆیە ئەمڕۆ کە ڕۆژی گیانی چای 21 چواری هەموو ساڵێک لە ڕۆژمێری ڕۆژە گیانەکانە بە ڕۆژی گیانی چادانراوە بۆیە لێرە و پیرۆزبایی لە هەموو چاخۆرەکانەکەین و کەسانەی کە حەزێکی زۆریان هەیە بۆ چاینجا ئاری زۆر کەسەیە ڕۆژانە بڕێکی زۆر لە چاخواتەوە نییە خۆریەکەم بەبێ لە لاوە یا سەماوەەکە بەردام ئیش بکە و بەس چاخۆ ئاخر هەشە زۆر ئەوەنە حەزی لە خواردنەوەی چانیە لە ڕۆژێکە چایەک دوو چاپ بخواتەوە نۆرمەڵە بەلایەن هەشەر نەشی خواتەوە ئاساییە بەلایەکەەوە منم تۆ ئەزای چاکەی دۆزراوەتەوە نەوەڵات و خۆت زۆر حەزەکەی باسیەوە بکەی فەرم پێمان بڵە بزانکەی دۆزراوەتەوە چیرۆکێکەیە لەسەر چاپ بێگومان یەکەم جار چا لە چین چێنراوە ینی لێ ڕێندویانە بەڵام پاشایەکە بۆ ناوی پاشا جینۆن بووە ئەم پاشایە بەردەسی زۆر بووە ڕۆژێک لە بندارێکە پاڵ کەوتووە بەردەوام ئارەزوی ئەوەی کردووە کە ئاوی گەرم بکوڵێنرێ دوای ئەوەی کە سار دەبێتەوە اینجا بیخوا لەبەرەوەی ئارەزووی کۆکردنەوەی گژوگیا تەندروستیەکانی زۆر بووە گژوگیای دایمە لە لاوە بووە بەردەستەکانی ڕۆژێک پەرداخێک ئاوی بۆ گەرمەکەن دایئەنن لەلایەوە ئەم سەرخەوێکەشکێنێ کاتێک خەبەرێ بێتەوە گەڵایەک ئەکەوێتە ناو پەرداخە ئاواکەوە هەڵەسێت تەماشا بۆنێکی زۆر خۆش لە ئەو پەرداخەوەیەت و ڕەنگی ئاوەکەش گۆڕاوە کە ئازانە بۆنی خۆشە و تامێکەکە سێرەکە تامی زۆر خۆشە لەوەوە بۆ بەنەریت لای چینیەکان چاپ بۆ بەربڵاو کاتە لە چین دۆزراوەتەوە بەڵام یەکەم ئاهەنگی یادکردنەوەی ئەم ڕۆژە و یەکەم ئاهەنگی یادکردنەوەی ڕۆژی گیانی چا لە ساڵی 2005 بۆ لە نیو دەهلی هندستان ئەزای بۆچی لەبەرەوەی لە دوای چین هێندا لە بەرەمێنان چا و بیریشمانە شەکر ئەوان دۆزیوانێت ئەم شەکری کە خرێتە چاوە هندیەکانم داهێنانیان بۆ ژەهرە باشە کەواتە لە ساڵی ئاری 2006 و 2010 لە سریلانکا بۆ بۆنەوە ئاهەنگی گەورە سازکراوە بۆ یادکردنەوەی ئەم ڕۆژە بۆیە ئێمەش ئەمڕۆ بە چڕ و پڕی لە ئەم تەوەرەی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژێکی نوێە باسی ڕۆژی جیهانی چاکین باز لە سوود و بەها خۆراکیەکانی چاکین چاچ سوودێکی تەندروستی هەیە ئەو کەسانەی کە زیادەڕەوی لە خواردنەوەی چایەکەن ئایا هیچ گرفتێکیان بۆ دروستە بێ و بێگومان ئاریبیریشمان نەچێت چا چەند جۆرێکی جیاوازی هەیە ئەم چاڕەشی کە ئێستا لە بەردەمی ئێمەر و چای سەوز کۆمەڵێک چای تر بوونی هەیە بۆیە ئەمڕۆ بە وردی لەسەر ئەم بابەتانە زانیاری باش وەرەگرین بە شێوازێکی ڕاستەوخۆ ئەمڕۆ لە ستۆدیۆکانمان لە پایتەختی کوردستان و هەولێری عەزیزەوە میوانداری بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر دارا محەممەد جەمیلمان کردو کە بەڕێزیان پسپۆڕی شیکاری و کۆنتترۆڵی خۆراکن پرۆفیسۆر سڵاو لێبێ و ئەم کاتت باش بێت دەستپێکی گفتوگۆکانمان پێم خۆشە باسێکی ئەوە لەگەڵ بەڕێستا بکەم با بزانم خۆت ڕۆژی چەند چا خۆیتەوە حەزت زۆرە بۆ خواردنەوەی چا بەیانیتان باش بەیانی بینەرانی کورساتیش باش سوپاسان دەکەم بۆم دەرفەتە پێم خۆش بۆ ئەو پێشێکیکەوە لەسەر چا باستان کرد بەڵێ ئەو مێژووی کە باس کرا ئیمپراتۆری چینی شینۆنگ لێەوە دەست پێەکە بە حساب مێژۆکەیە گەڕێتەوە بۆ 2737 ساڵ لەمەوە پێش وەکو بڵین داستانی گێڕێتەوە ئەگەنا شتێکی دۆکیومنتەری لەسەر ئەوە نییە بەڵامی تر پاشان لێەوە چۆن بڵین چایی گەشتوتە یابان لە ڕێگەی مەلایەکی بوذیستەوە پاشان چۆن گەشتوتە وڵاتانی تری وەکو کۆریا و ڤێتنام و ئەمانە پاشان لە چۆن هاتووە بەرەو ڕۆژاوە تەنانەت لە تا سەدەی حەفدە هەم نەگەشت بووە بەریتانیا کۆمپانیایی ئەوی کە پێوترێ دەچ ئیست ئیندیەن کەمپەنی لەگەڵ دەچ بریتیش ئیست ئیندیەن کەمپەنی ئەم دوانە ئەم دوو کۆمپانیایی بڵین هۆڵندیەکان و بەریتانیەکان توانیوانە بەرەو ڕۆژئاوای بێنن و لە قەرنی 19 بەریتانیەکان بڕیاری ئەویان ناوەکەوە چاپ بچێنن لە هیندستانەکەەوە کۆڵۆنی خۆیان بووە بۆ ئەوەی ئەو مۆنۆپۆلی لە ژێردەستی چینیەکان دەربێنن وەلەو کات و هەتاکو ئێستاش چایی بڵێن لە هیندستان و لە سریلانکا و لەمانە کە بەریتانیەکان دەستیان کردو بە زەراعەتی بوون بە یەکەم بەرهەمهێنەر لە
دنیا ئەوەی کە پێڵین چای سیلۆن خۆی لە سریلانکا ئەچێنرێ. ئەمە ئەم مقدیمەیەی لەسەر مێژووی چایی. دووهەم بێ بزانین کەوا چا زۆرترین یا زۆر خوراوەترین خواردنەوەی لە دوای ئاو لە جیهانە. هیچ شتێک نییە بەقەدەر چایی لە جیهانە بخورێتەوە لە دوای ئاو، کە ئەمە بابەتێکی گرنگە بەڕاستی بۆ ئەوەی کە وەکو بڵێ جێپەنجەی چا لەسەر هەموو ئەتوانی بڵێ یا لەسەر زۆربەی هەرە زۆری خەڵکانی ئەم جیهانە هەیە. باشە پرۆفیسۆر وەڵام لە دوای ئاو چا دووەم خواردنەوەیە هۆکارەکەی بۆیە زیانی کەمە یان چییە یان بەکارهێنەری زۆرە کامیانە؟ نەخێر تاعاان سوودی هەیە و قازانجیشی هەیە دوای ئەگەر بێنی سەرەوە، بەڵام ئێمە باسی مێژووی بڵاوبوونەوەی چاییمان کرد کە چۆن ئیستیقبالی لێکرا لەلایەن زۆربەی زۆری هەموو گەلانی دنیاوە. هیچ کەسێک نییە لەسەر ئەم هیا هیچ وڵاتێک نییە لەسەر ئەم زەوی ئێمەکەوە ئاشنا نەبێ بە چایی و چایی نەخواتەوە. بەڵام وەکو لە مقدیمەکەیشە لە پێشێکەکە ئاماژەتان پێە چایی هەر ئەم چایە ڕەشە نییەکەوە خۆمان ئەیخۆینەوە، ئەم چایە ڕەشەی کە خۆمان ئەیخۆینەوە لە ئەساسا چای سەوزە و بەڵام ترشێنراوە یاخود تەخەموری پێکراوە. تەخەمر بە مانای مایکرۆبی نا، بە مانای ئەوەی کەوا گەڵاکەی بە سەوزی ئەشکێنرێت و ئەو مکەوەناتی کە تایەتی بە تایبەتی ئەو پێکاتەی کە پۆلیفینۆڵە و پێوتە کاتیکین تەئەکسودەکە لەگەڵ ئۆکسیجینە تەفاعول دەکات و وردە وردە ڕەشە بێتەوە. ئەیتر ئەبێ بم چایە ڕەشەی کەوا ئێمە ئەیخۆین. ئەمە ناکاتە ئەوەی کەوا سوود و بەهای خۆی لە دەستدا بێ، بەڵام بەرامبەر بە چای سەوز جیاوازێکی زۆر هەیە لە بینیانە. و بێژگە لەم دوای چای ماچا هەیە کە زیاتر لای یابانیەکان ناسراوە. ئەگەر ویستان لەسەر هەیەکە لەم چایانە باز بکەینەوە بەراوردیان بکەین لەگەڵ یەکا بێکومان فەرقیان هەیە و هەرسێکیشان فەرقیان هەیە لەگەڵ کۆفیە بۆ نمونە لەگەڵ قاوە کە ویژێکێکە لە زۆر خوراوەترین خواردنەوەکان، بەڵام بەقەدەر چانە زۆر کولتور هەیە قاوە ناخواتەوە. حتا تەنانەت خواردنەوەی قاوە لە ناو گەلانی ئێمایە ئەوانە بڵین زۆر تازە نییە، زۆر کۆن نییە، ئەفوو زۆر دەمێک نییە ئێمە پێی ئاشنا بووین. بۆ وەڵامی پرسیارەکە لە ڕووی مێژوویەوە چایی وەکو بڵین دەرمان بەکارهێنراوە بۆ سگ ئێشە بۆ ئیلتیهاباتی دان. ئێساش تەبعاً بەڵگە هەیە لەسەر ئەوەی کەوا تەندروستی دەمودان و پووک بەچا ئەپارێزرێت، بەڵام خواردنەوەی چایی و پێشوازیکردن لە چایی لە ئەساسان نەگەڕێنراوەتەوە بۆ ئەم سەبەبی کە ئێستا زانست پێ ئێزانێ. مەسەن بۆ نمونە تۆ ئەگەر سێری ئەو زانیاریانە بکەی کە لە بەحسەکانی ئەم ساڵانەی دوایی لەسەر چای هینکراوە دۆزراوەتەوە زۆر جیاوازە وەک لەو بابڕین مەکانەتە تاریخیەی کەوا هەی بووە، چونکە لە ڕووی بابڵین ئابوووریەوە چا بابەتێکی زۆر گرنگ و گەورە بووە. مەلاین لە خانەوادە هەن بە شتوکاڵی چاو بەرهەمێنانی چاوە خەریکن و بە خۆڕایش نەبووکەوە بەریتانیەکان ویستویانە ئەم ئابوووریە گەورەی لە ژێردەسی چینیەکان دەربێنن، چونکە بڵین بۆ نمونە ڕێگەی هەریمی کۆن ڕێگەی ئاوریشمی چا لێرەوە بڵێن هێنرا و براوە. زۆر باشە. پرۆفیسۆر پێم خۆشەکەمە قسە لەسەر هەندێک بابەت بکەین کە ڕەنگە ڕۆژانە خۆمان بەرکەوتەمان هەبێت لەگەڵ ئەم بابەتەیە. ئەزانین هەموو خواردن و خواردنەوەیەک ڕەنگە ئەگەر زیادە ڕەوی تیا بکەی لەبری ئەوەی کە سوودت پێ بگەێنێ ڕەنگە بێتەوە کارێک بۆ زیانگەیاندن بە هەریەک لە ئێمە. اینجا من خەڵکە ناسم لە ڕۆژێکە ڕەنگە 16 چای ئاوە لە پیاڵێکی ئاوای بخواتەوە، اینجا هەر چایەکیش بەلایانی کەم و 2 عیارە شەکری تەیەکە. باسێکیەوەمان بۆ بکە ئایا ئەمە چۆنە، ئەمە لە بری سوود زیانی هەیە یاخود تۆ کۆمنتە چێ لەسەر ئەم بابەتە؟ هەم زیادەڕەوی لە خواردنەوەی چایەکەی هەم لەگەڵەوە شیرینیەکات بۆ نمونە هەر چایەک عیارێک 2 عیارە شەکری تەیەکە. پێش هەموو شت شەکرەکە باش نییە کە ئێمە باسی سوودی چاییەکەین چاوەکو خۆی بە ڕووتی بە بێ شەکر یا بە بێ شیر. ئەگەر باسی چای ڕەش بکەین ئەوەی کە خۆمان ئەیخۆینەوە چەند مادەیەکی دژە ئۆکسانی تایە و هەروەها مادەی ئەلکەلۆدیشی تایە وەکو کافین
کە ئەمیش منەبیهە بەڵام بە شێوەیەکی زۆر کاریگەری نەرێنیە بێ و کاریگەری خراپی بێ لەسەر تەندروستی هەر بۆیە وا ئامۆژگاری ئەکرێ ئەو کەسانی بڵین کە چا زۆرە خۆنەوە باشتر وایە لە دوای ئێواران دەست لە چاخواردنەوە هەڵبگرن چونکە ڕەنگە ببێ بە باعیسی خەوتێکدان و یاخود ئەگەر هاتوو چا زۆر بخۆیتەوە بە تایبەتی دوای ئێواران یا بەشەوە دەبەر ئەوەی مدەڕیڕە ڕەنگە شەو خەو لێ بزڕێنێ و هەڵوسێنێ بۆ تاوالێت و لە هەمان کاتیشە چا بڵین مەوادی تەنینی زۆری تایە کە ئەم مادانە بڵێن ئەبێ بەهۆی ئیستراباتی مەعیدی بەتایبەت لە کاتێکا کە سک بەتاڵ بێت و چاپ خۆی باش نییە چونکە هەم حموزە دروستەکە هەم ئەبێ بەهۆی ئەزێدانی خانە ناسکەکانی هەناوە بۆ خواردنەوەی چا کات گرنگە و ینی لە چ کاتێکا بخۆیت کردوتر لە شەوانە ڕەنگە خەو بزەڕێنێ بەڵام من پرسیارێکتریشمێ ینی چای ڕەش یان کاڵ چای تاڵ یان شیرینەوەیان خۆت باست کرد ینی جۆری ڕەنگی چاکە پەیوەندی هەیە بە سوود و بەهاکەیەوە یاخود نا هەندێک دەبینیم بۆ نمونەی سەر لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوان چایەکانیان زۆر کاڵە زۆر ڕوونە ینی چەندین چاش خۆی هەست ناکەی چایەکیەوە ئەوەی ئەوان دروستە یا ئەوەی ئێمان کاڵە بە خەست و ڕەش بێت کامیان بەڵێ وەکووتم لە چا ئەو مادە دژە ئۆکسانانی کە هەیە و ئەو مادە پۆلیفینۆڵانی کە تایەتی کە زۆر باشن بۆ بەکتریای گەدە یعنی یەکێکە لە سەرچاوە باشەکانی بەکتریای گەدە ئەو پۆلیفینۆڵانن کەوا لە ناو چایی و هەروەها لە ناو قاوەشاوە لە هەندێک ئینی تریشا هەیە بەڵام زۆر خواردنەوەی چا وەکو وتمان و بەو خەستیە ئەبێ بەهۆی زۆر وەرگرتنی کافینیش کە ئەمەش وەکو وتمان منەبیهەیەکی ینی خەو زڕێنەرە و خواردنەوەی زۆری لەبەر ئەوەی کەتانینێکی زۆری تایە بە تایبەتی بە خەستی دیسانە بێ بەهۆی تێکدانی گەدە و ئیستراباتی مەعیدی لەبەرەوە چا بخورێتەوە بە شێوەیەکی مۆدێرەت بە شێوەیەکی مامناوەند و لە دوای ئێواران و نەخورێتەوە و هەروەها مباشەرەتەن دوای خواردن نەخورێت چونکە ئەمە ژێکێکە لە زەرەرەکانی چا خواردنەوە مباشەرەتەن دوای خواردن کە ئەبێ بەهۆی ڕێگرتن لە هەڵژینی ئاسمەی توێ لێ بۆ کۆمەلگای ئێمە تۆزە سەختە چونکە لای خۆمان چەند تێڕوانینێکی جیاوازە تەنازام ڕاستەیان دروستە پێم خۆشە تۆ بەمان ڕێزکەیتەوە کە باس لەوە کاڵێ ڕاستە خۆ لە دوای خواردنە چاورەکە بەخوا چاوریە توێنێتەوە یانی وا هەیە نانەکەی نەخواردو و چایەکی خستۆتە سەر ئەمە بێ ڕاستە خۆ دوای نانەکە بیخوایە سەر چ کاریگەریی ئەمە ڕاستە بێگومان بەڵێ ئێمە کولتور جیاوازە و زانست جیاوازە ئێمە ڕاستە کەڵچە ینی کولتوری ئێمە وایە کە دوای نان خواردن یا جاری وایە لەگەڵ نان خواردنی شاچاییە خۆی بەڵام زانست ئەوەی سەلماندووە و ئەوەشی پێ بە بەڵگە پێ پیشان ناوین کە چای خواردنەوە لەگەڵ خۆراکە بە تایبەت ئەو خۆراکانی کەەوە ئاسن یا کانزاکانی تریانتیایە بە تایبەت ئەو ئاسنانی کە پێ ئەوترێ نەنهیم ئایۆن یاخود ئاسنی ناهیمی ئەی ناگۆشتی وەک ئەوەی لە سپێناغ و لە هەندێک لە بقولیاتە هەیە خراپم بووە ڕاستە و خۆت دوای ئەوە چای بخۆیتەوە لە بەرەوەی ئاسنەکە هەڵنامژێت و ئیسفادی لێ ناکەیت ینی ئەمە ڕاستێکی چەسپێنراوە لەبەرەوە ئەگەر ئێمە هەمووشمان دوای ناخواردن چایەکی خەس بخۆینەوە بێ بزانین پراکتیسێکی غەڵەت دەکەین ئایا ئامادەین ئەوە ڕاستکەینەوە ئەوە ئەکەوێتە سەر ئیرادی تاک بە تاکی خۆمان زۆر باش ئەوە بابەتێکە بەڵێ ئەفرەتی دووجان تێڕوانینێکەیە لە لای ئێمە هاوڵاتی ئەگەر کەسێک دەرمانێکی هەبێت نەخۆش بێت ترسێکمان هەیە ئەڵین لە دوای خواردنەوەی چا بۆ نمونە ئەو دەرمانەکە بەکارنایەنم چونکە دواتر ڕەنگە کاریگەری نەمێنێ بەپێی پسپۆڕەکەی بەڕێزت ئەگەر لە ڕووی زانستیەوە بۆ ماڕۆم بکەیتەوە ئایا لە دوای خواردنەوەی چاوە ئەگەر ئێمە دەرمانێکی پزیشکی وەرگین و بیخۆین هیچ سوودێکی لێ نابین یاخود بەپێی دەرمانەکانە گۆڕێت بەدڵنیای ئەوەی کێکە لەو حاڵەتانی کەەوە ویستم باسی بکەم ینی بێژگە لەوەی کە بۆ ئافرەتی دووگیانی چایی
زۆر باش نییە و خواردنەوەی چای زۆر باش نییە هەم لەلایەکەوە بۆ شیرەکە باش نییە و هەندێک بەحسی شەیە ئەڵێ چای خواردنەوەی زۆر ئەبێ بەهۆی لەبارچوونی مناڵ ینی لەو ڕۆژەوە بەڵگەی زانستی هەیە و بۆ بڕی ئەو شیریشی کە دایکەکە یا شیردەرەکە بەرهەمێهێنێ تەسیرە کاتە سەری ئەوە یەک دوو هەم چایی بەپێی ئەو پێکاتە کیمیاوی کە هەیەی بە تایبەتی پۆلیفینۆڵەکان وەکووتم و لەگەڵ مادە تانینیەکان کاریگەری زۆری هەیە لەسەر هەر تەواوکارێکی خۆراکی یا هەر ئەنتیبایۆتیکێکیش کە ئەو کەسەوە بڵین بۆ هەر مەبەستێکی نەخۆشی وەری بگرێ لەبەرەوە ئامۆژگاری ئەکرێت کە لە دوای ئەنتیبایۆتیکەکە یا لە دوای تەواوکارە خۆراکیەکە بە هیچ شێوەیە چای نەخورێتەوە یا لەگەڵ چایە نەخورێت لە باتی ئاو بۆ ئەوی بیکەی بەسەر حەبەکە یا کەپسولەکە بە هیچ شێوەیە ئەمە پراکتیسێکی زۆر غەڵەتە و پێویستە هەموو بینەرانی بەڕێز ئاگاداری ئەوە بن کە ئەو حاڵەتانە کامانن کە نابێت چای تیا بخۆیتەوە و ئەو حاڵەتانە کامانن کە ئەبێت یا بخۆیتەوە زۆر باشە دەست خۆش بێت لە شەوی درەنگا خراپە بەڵێ باشەکاتە بە کورتەکەی ویستمەوە بڵێم لە شەوی درەنگا خراپە لە کاتی حەملە خراپە و لە دوای خۆراک خراپە و لە کاتی بەکارهێنانی بڵین دا و دەرمانە خراپە و هەروەها لە کاتێکیشە تووشی دیهایدرێشن بوو بیت ئەگەر ئەو کەسە ئاوێکی زۆری دەزابێت و وشک بوو بێتەوە دیسان نابێت چای بخواتەوە چونکە چای میزی زۆری پێەکە ئەوەندەی تر حاڵەتەکەی خراپترەکە زۆر باشە دەست خۆش بە سواز بۆ ڕوونکردنەوەکانت بابەتێکی تر هەیە ڕەنگە زۆر کات خانمان بەیانیان کە لە خەو هەڵەسن قۆریەکی گەورە چالێنن بە تایبەت لە کاتی زستانان ئایتر لەسەر زۆپاکە داینن بەردەوام بە گەرمی بمێنێتەوە تا شەو درەنگ بۆ نمونە لەم چای بخورێتەوە چا بۆ نمونە ئەگەر لە بەیانی و لێنەی تا شەو ئەگەر سار بێت و جارێکتر گەرمیکەیتەوە ئەو بەها خۆراکە تەندروستی کە هەیەی لە دەستیاد یا خوچایەکێکە لەو خواردنەوەی کە نابێت گەرم کرێتەوە مەڵە چاکرێ گەرم بکرێتەوە هیچ کێشە نییە لە گەرمکردنەوەی چاییە بەڵام ئەبێ بزانین تەمەنێ تا ئێستا زانیاری تەواو لەسەر تێگڕای پێکاتەکانی چایی نییە مەسەن بۆ نمونە بڵین تازەترین بەحسکە هات بێتە پێشەوە لەم ڕۆژانە سیر مەکرد بەڕاستی لەسەر چایی کە لەسەر چای سەوز یا ئەوەی چای سەوزیژنە چایەکی سەوزی تایبەت هەیە پێوترێ ماچاتی کە زیاتر لە یابان بەرهەمەهێنرێ لە سێبەرا بەرهەمەهێنرێ و ورد دەکرێ و ئەبێ و ئەکرێ وەکو تۆزی لێ و بەڵام چایەکە هەمووی ئەخورێتەوە ینی بەگەڵاکەی شێوە بە هەر حاڵەوە بابەتێکی ترە کە ئەم چای چەند گرنگە چەند سوودی زیاترە ئاخۆ کولتوری ئێمە ڕۆ و چای سەوز و ڕۆ ماچاتی بڕوات باشە یا هەر بەم چای ڕەشەوە بمێنێتەوە بە دڵنیایی من ئەڵێم ماچاتی باشترە لە چای سەوز و چای سەوزیش باشتر لەم چای ڕەشەی کە ئێمە خۆینەوە بەڵام هەریکە تام و لەزەتی خۆی هەیە و بەڵێ بەڵام بۆ ئەوی کەەوە چایی زۆر بمێنێتەوە ئامۆژگاری ناکرێتەوە چایەک با بڵێن دوای 12 سەعات ئەمجا گەرمیکەیتەوە بیخۆیتەوە چایی کە سارد بوویەوە تام و بۆکەی تا ڕەنگەکەی تۆخترە بێتەوە مەوادە کیمیاویەکانی زیاتر تیا ئەتوێتەوە بێگومان تامی تفتر ئەبێت لەبەر ئەوە چایی بە فرێشی بیخۆی هەم تام و هەم بۆی خۆشترە باشە پرۆفیسۆر پرسیارێکی تر هەر بەڕاستی چای هێورکەرەوەیە یعنی زۆر کەس لاڵێ من سرم خەریکاتەقێ مێشکمەوە خەریکاتەقێ با چایەک بخۆمەوە یعنی ئەم دەستەواژانە بەردەوام بەکارهێن ینی بەڕاستی سەرێشەیەتی پەناباتە بەرچە هەر بەڕاستی چای هێورکەرەوەیە بەڵێ خۆ لە کوردەواری خۆمانە بیستمانە کەسێکەوە زۆر هیلاگە بێت ئەڵێ تخوا چایەکم بۆ دیکە بامانوێتیم دەرچێت جۆرێک لە ڕاستیتیایە من لە سەرەتا ئەمیز باز لە پێکاتەکانی چایی بکەم بەڕاستی بەڵامی تر دوایی هاتینە سەر تەوەری تر لەسەر چا چەند دژە ئۆکسانێکی چەند پۆلیفینۆڵێک یا چەند دژە ئۆکسانێکی گرنگی تایە بە تایبەتی ئەوەی کە زۆر دەوڵەمەنگا پێوترێ EGCG یا ئێپیگالۆکاتیکین گالەیت کە بڕێکی زۆر لە چایی لەمە پێکاتووە ئێوە تەسەورکەن ئێمە کاتێ بڵین کە چای ڕەش ئەتوێنینەوە لە ئاوی گەرمە تەسەورکە لە ساعات شەنی ئەم چایە ئەتوێتەوە ینی من تا ئەو دوایە بەڕاستی نەمەزانی لە سەدا بیستی
وەزنی چایەکە ئەتوێتەوە لە ناو ئاوە گەرمەکە زۆر زۆرە مەزانی ئەو پڕەکەی لە سایەک لە سا دوی بتوێتەوە بەڵێ پێچە هیوەش بە ڕەنگەکی کاوایەتەوە کە لە سا بیستێتوێتەوە بەڵێ خۆی بڵین چار ڕەشەکە لیفلاڤینی تایە کە تام و ڕەنگ دروستەکە و هەروەها ئەوەی کە عفو بڵین سیافلاڤین و سیاڕوبینین ئەم دوانەی تایە کە تام و ڕەنگەکە دیاریەکە تەمان ئێمە ئەڵێن چای ڕەش بەڵام چینیەکان ئەڵێن چای پرتەقاڵی و سوور کە علاقی بەسەر ڕەنگەکەەوە هەیە و ئەم ڕنگانە کاتێ دروستە بن کە چایەکە تەخەموری پێکرێ این چای سەوزەکە ئەکرێ بە چای ڕەش بەڵام ئەمانە پێشگەلوی کە لەین دژە ئۆکسانن هێوەرکەرەوەشن ئەم ئێڵفیانینە کە بە تایبەتی لە ماچە تیا هەیە لە چای ڕەشە وەکوتم ئەبێ بەم فلاڤین و فیاڕوبینین کە ئەمانیش ئەتوانی بڵێ هەم هێوەرکەرەوەیە هەم بەڵگە هەیە لەسەروی کە لە یابانیەکان بە تایبەتیوانی کە بە تەمە ناچوون یارمەتی پێشکەوتنی عەقڵی یاون یارمەتی کۆنتترۆلی نەخۆشی لە بیرچوونەوەیان ناون بە تایبەتی ماچاتی با بڵێن چایە سەوزە ورد کراوەکە ئەمانە هەمویان هەر هەمان درەختن هەر هەمان درەختی ئەوەی کە پێوترێ کامالیا سینەنسس کە درەختەکە ئیتر بنەوەیەکی تر بۆ ڕەشەکرێتەوە چۆن وردەکرێت یاخود هەروە ئەخورێت ینە هەمان پێکاتەیە زۆر باش پرۆفیسۆر اینجا بگومان لە کوردستانە هێندە شوێنی کولتوری ئەوەنە جوان هەیە کە ئەگەر حەز خولیات بۆ خواردنەوەی چاژ نەبێت کە سەردانی ئەو شوێناناکەی حەزەکەی چایەک بخۆیتەوەی ترەمە چایخانە شەعبە لە سلێمانی چایخانەی مەچکۆیە لە هەولێر لە زۆرێک لە شارەکانی تر و پارێزگاکانی تێرەمی کوردستانە شوێنی لەم شێوازە بوونی هەیە لە ڕووی کللتوریەوە لە لای خۆمان خواردنەوەی چا تا چەنێک وەکو بەشێک لە کللتوری لێ هاتۆ بەڕای بەڕێستان لە سەرەتا باسی ئەوم کرد کەوتم چا بۆ بە بڵێن زۆر خۆراوەترین خواردنەوە لە جیهانە بە تایبەتی لە کولتوری ئێمە چایی کەس ناتوانێت ئیستیغنای لێ بکات و وازی لێ بێنێت و هەندێک شوێنی ژەن ئەو چاخانانی کە باسی کرد بشکۆ و چاخانەی اینجا هەندێک شوێنێکی سۆرکا بەدەستی خانمان چایەکە ئامادەکرێ ئەڵەن چای دەستی خانمانیش تایبەترە لەی پیاوان پیاوانیش چێڕوانینی جیاوازانێ ئەڵەن ئەو چای کە لە ڕامەکێژە بۆ لە خۆری گەورەیە لێنرێت تامەکی خۆشتراوانیە دکتۆر خۆی فعلەن ئەو دەفری کە چایەکەی لێ ئەنرێت تەسیری هەیە و ئەوەیشی کەوا چایەکەی پێ ئەقلێنرێ مەڵین خەڵوز بێ یادار بێ جیاوازە وەک لەوەی کەوا بە غاز بقلێنرێت هەموو مارکە ئەڵین چای خەڵوز ئیتر ئینطیباعێکی تایبەتی هەیە لە بۆن و تام و ئەمانە بەڵام یەک شتیشمان لەبیر نەچێت چایەکە خۆی لە چ کاتێکا لێکراوەتەوە کە بە سەوزی بۆ لە چ زروفێکە خەزن کراوە چەند پاک ڕاگیراوە تا ئەو کاتی کە گەشتوەتە دەسی ئێمە هەر لەبەرەوەی لا ئێمە زۆربەی بڵین ئەچن چایەکە ئەبێژنەوە بۆ ئەوەی ئەو خڵتە و تەپ و تۆز و شتێکە لەگەڵ چایەکە خۆشا تەعەن ناشۆرێتەوە چ هەر بەو نەوع ئەخورێکەوە ئەفرۆشەی لە بازارڕ ڕاستەوخۆ لەبەرەوە نەختێک لەو تەپ و تۆز و شتە ڕزگار دەبێت و زیاتر تام و بۆ حەقیقیەکە وەرەگریت پێم وایە ینی خەڵک پێویستە ڕۆژانە دووسێ کوب بەلای کەمەوە چای بخواتەوە و یارمەتی دەرێکی باشە بە شێوەیەکی گشتی بۆ زۆر ڕووی تەندروستی باش پرۆفیسۆر بەپێی ئەو سەرچاوانەی کە باز دەکرێت زیاتر لە 3000 جۆری چا هەیە ئەوەی کە ئێمە ڕەنگە چەند جۆرێکیان بزانین من دەمەوێت کە جەنابتان کە پسپۆڕی شیکاری و کۆنتترۆڵی خۆراکن ئەو چایانی کە لە کوردستانە هەن بەپێی زانیارەکانی تۆ تەواو ڕاستەخۆ لە دەستیەکەوە گاتە ئێمە واتە ترسمان هەبێت لە خواردنەوەی چا بەکارهێنانی چایان ناوەکو هەندێک لە مادەی خۆراکی تر کە باز دەکرێت بۆ منە تەماشای زەیتێکی چەند جۆرێکەیە زەیتی باش و خراپەیە چای باش و خراپیش هەیە ڕاستی بێت بەڵێ چای باش و خراپ هەیە من لەو ساڵانەی پێشووە دەوری 3-4 ساڵەوە پێش سەرێکی باکووری ئێرانم مالەوێت چوومە ناوچەی لاهیجان
یەکەم جار و بەڕاستی درەختی چایی ببینم لەوێ تەماشام کرد چەندەها مەزارعی گەورەیان هەیە لەوێ هەمووی چایە ئیتر چوومە ناو مەزرعەکە و یەک دوو وەکو چۆن بڵێ گۆبکی چایی وەکو ئەوەی چۆن بەقەی گێلاسێکە بوو بە سەوزی بێژگە لەگەڵاکەی وەکو بڵێ بەری چایەکە ئەیتر هەر بەدەستە قەز لێم کردەوە یەک دوانێک و پیشانی کوڕەکەممە وتم ئەوە درەختی چاییە و ڕۆیکی چاییە و ئەمەش وەکو وا بڵێن تۆەکەی وایە ئیتر هەتا لەتمان کرد و سیرمان کرد و بەڵام ئەوم بۆ دەرکەوتەوە چایش وەکو ڕۆکەکانی تر دەرماری مێر و قڕکەری بۆ بەکارهێنرێ بۆ ئەوەی کەوا بپارێزرێت لە هێرشی مێروەکان یا هەندێک فطریات ئەگەرچی چایەکە خۆی بە سروشت بەڕاستی ینی ئەو مادە دژە ئۆکسانانە کە لە چایەکە هەیە خۆی دژە بەکتریایە دژە فطریاتە و چەندەها بەحس هەیە لە عالەما لەسەر ئەوە سەلمێنراوەکەوە دژی فطریات و دژی بەکتریای ئەو مادانە بەڵام لەگەڵەوە ئەوە با بڵێن هەندی حەشەرە هەیە ئەی خوات ڕەنگە حیوان نەیخوات و یەکێ لە هۆکارەکانی مانەوەی چای یا دەربازبوونی لە سروشتە ئەوەیەکەوە ئاژەڵ نایخوات بەڵام هەندی حەشەرە هەیە ئەیخوات و زەرەی پێ ئەگەێنێ لەبەرەوە گەر ئێمە بڵین چایەکە پاکە لە هەموو قڕکەرێک نەخێر ناتوانین ئەوە بڵین بەچ ڕادەیەک بەکارهێنرێ بۆ ئەوی کەوە زۆرترین تامی بپارێزرێت ئەوە ئەکەوێتە سەر بەرهەمهێنەرە چایەکان ئێستا هەر لەو منتیقی لاهیجانە ئێمە بازاڕێکی گەورە و بە چای تێ ئەفرۆشرا ئەگەر بڵێم زیاتر لە ڕاستە بڵێم 100 نەوع چامان بینیوە لە حەجم و لە پاکردنانی جیاواز خوازم 2-3 کیلۆی باشیشمان بەحساب بەگەڵ خۆمانە کڕی و هێنامانەوە بەڵێ چایی جۆرەمەندێکی و چەشنەمەندێکی زۆری تایە بێژگەلەوەی لە سەرەتا وتمان ئەگەرچی چایەکە تەنها هەر یەک درەختە کە کامیلیا سێننسسە بەڵام چای سەوز و چای ڕەش و چای هاڕا و چای سپی و هەموو ئەمانە هەیە چایەکانیش بەپی کولتوری میلەتان بەپێی ئێستا تۆ تەسەورەکەی چایی لێ بنرێت بە ئاوی سارد ئەکرێت چایەکە بکەیتە ئاوی ساردەوە و بۆ ماوەیەکی زۆردای بنی لە سەلاجە وەفعلا ئەتوێتەوە ینی تۆ خۆ دەتوانین لە ماڵەوە تاقی بکەیتەوە ماوەیەکی زیاتری ئەوێت بەڵام دوایە تا چادا پرۆفیسۆرانی سەر لە دنیا فرۆشتێت بە هەموو جۆرە بەڵێ ئایستیش هەیە بەڵێ چای سەهۆڵیش هەیە بەڵێ ڕاستە فەرمی بڵێ ینی ئەوەی ترە بێ ئێمەش بەڕاستی ئەوە ینی ئەم ڕاستیانە ئەومان پێڵێ کە ئێمە هەر نەلکین بەو چایە ڕەشەی کە ئیخۆینەوە ئەنی بە تایبەتی ئەوانی کە کێشەی خەویان هەیە حەز لە چاییەکەن یا مەسن بۆ نمونە تۆ گەر ماچاتی خۆیتەوە پێشنووسن یا بە ماوەیەک پێشنووسن خەوێکی قوڵی بەردەوام تەبێ بەبێ ئەوی بەشەوە هەستی ئەمە مەفروزە بەڕاستی و کەسانی کەوا ئینسۆمنیایان هەیە یاخۆت خەولێت تێکچوونیان هەیە سوود لەم جۆرە چایە وەربگرن بێژگە لە ئیسیفادە تەندروستیەکانی تر کە لە ماچاتیە هەیە ئێمەش ڕاستت بڵێن کولتورمان بەسراوە بە چای ڕەشەوە بەڵام معنای ئەوە نییەکەوە چایەکانی تر لە خۆمان حرام بکەین بە تایبەتی چای سەوز و ماچاتی زۆر باشە دەستە خۆش بێ سوپاس بۆ بەڕێزت لەوەی کە لە ستۆدیۆکانمان لە هەولێری ئازیزەوە کۆمەڵک زانیاری زۆر بە سوود و بە ئێمە و بابینەرەکانمانە بەخشی دەستە خۆش بێ سوپاس بۆ زانیارەکانت سوپاس بۆ ئێوە بەس حەزەکەم یەکشت ڕاستکەمەوە وابزانم 21 مەی ڕۆژی جیهانی چایە بە هەڵانە چوبم ئەوەی لە یادم بێت نەک 21 ئەپریل و منیش پرۆفیسۆری یاری دەدەرم نەک فول پرۆفیسۆر بۆ ڕاستکردنەوەی پرۆفیسۆر دەستە خۆش بێ دەستە خۆش بێ بگومان دکتۆر ئەم ڕۆژی جیهانی چای ڕۆژی نیشتیمانیە لە زۆرێک لە وڵاتەکانە یادی ئەم ڕۆژاکرێتەوە لە 21 چوارە دووبارە سوپاس بۆ تاوی زانیاریەکان و بۆ ئامادەبوونت ماندوو نەبی.